قوتابیانی خۆمان کە لە شاری هەولێر ئێمە دوو قۆناغ لە خوێندکارانمان هەیە تایبەتن بە خوێندنی زانستەکانی فەرمودا و سنەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. ئێمە زیاتر ئێستا لە 100 قوتابیمان هەیە و ئەو قوتابیانە تەنها زانستی فەرمودە و سنەتی پێغەمبەری خوا دەخوێنن صلی الله عليه وسلم و هەروەها ئەو زانستانەی تر بۆ نمونە ڕەتدانەوەی گومانەکان لەسەر پێغەمبەر و سنەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم. زۆر پێویستە زیاتر گرنگی سەرچیەکەی شارەزابوونە لە فەرمودەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم، ئاشنابوونە بە فەرمودەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم، چونکە وەکو خواردن و ئاو پێویستە لانی معناویمان زیاتر بەهێزتر دەبی شارەزاتر دەبین لە ژیانی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە هەڵسوکەوتی پێغەمبەر و ئەو کار و کردەوانەی چونکە قەول و فعل و تقريرا هم يعني هالسكوتكان بيغم صلى الله عليه وسلم زياتر لما بدر دكوي زياتر اشناي دبين وشار زاي دبين زوزور ببيوستي دزان خوشكان وكتاب خانه يكن لو نوكاني دوهاتو من دالكان خويان هروكو قتراوه الام مدرسه ان اعددتها اعددت الشعب طيب الاعراقي براسي زور بقرنجي دزانم خوشكان هاشاني برايان باش داري ام زور خلانه بكن وزور ببيوستي دزانم.